إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، کاتێککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری تەکەبوری لێ ئەکرێت، تەکەبور چییە؟ پێناسەی دەکاتە فەرمێ تەکەبور ئەوەیە حەق و ڕاستیەکان ڕەتکەیتەوە، قبوڵی نەکەی. وەغەمت الناس، خەڵکی بەکەم بزانیت، بە چاوی سووکەوە تەماشای خەڵکی بکەیت، ئەوە تەکەبورە. جا بۆیە پێویستە ئەمڕۆ چەند خاڵێکەیە، چەند نوقتەیەکەیە پێویستە باسی کەین بۆی ئاگامان لە خۆمان بێ، بۆ ئەوەی ئینسانێکی متەکەبیر دەرنەچین کە هەڕەشەی جەهەنم و ئاگری دۆزەخی لێکراوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بەقەد مسقالە زەڕەیە تەکەبور لە دڵیا بێ ناچێتە بەهەشتەوە. جا بەداخەوە ئەمڕۆ لەو خاڵانەی کە ئێمە تێکەوتینە، زۆربەی موسڵمانان تێکەوتونە. خاڵی یەکەم دەڵین ئەگەر کەسێکت بینی ئیشێکی سادەی هەبوو، گاڵتەی پێ مەکە، چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموویان شوانیان کردووە کە شتێکی سادەیە. هەتا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ما بعث الله نبيا إلا رعى الغنم، رواه البخاري. هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران نەهاتوە سەلامی خوایان لەسەر بێ کە ژمارەیان 124,000 پێغەمبەر عەلەیهیم الصلاة والسلام ئیلا شوانیان کردووە، کە لە کاتێکا میهنەیەکی بەڕێز نییە، یعنی بڵێ کەسابەتێکی بە قوت و بەهێز بێ و لەناو خەڵکا تایبەت بێ. بۆی خۆشەویستان ئاگامان لە خۆمان بێت، پێغەمبەر یەحیا سەلامی خوای لەسەر بێ و پێغەمبەرانی تریش سەلامی خوایان لەسەر بێ هەموو پێغەمبەران کەسابەتیان کردووە، ئیشیان کردووە. هەتا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع الصغیر هاتووە بە ژمارە 4456 دەفەرمێ كان زكريا نجارا. زكريا پێغەمبەر عليه الصلاة والسلام کە باوکی یەحیا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ نەجار بوو، دارتاش بوو. بۆیە گاڵتە بە پیشە و کەسابەتی سادەی هیچ کەسێک مەکە، چونکە ئەوە لە تەکەبورەوەیە. کاتێککە تۆ کەسێک دەبینی ئیشێکی سادە دەکا، ئیشەکەی بەکەم دەزانی، ئەو ئینسانە بەکەم دێتە بەرچاوت، ئەوە تەکەبورە. بۆیە ئاگاداری خۆت بە. لوقمانی حەکیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت هەم شوان بوو هەم دارتاش بوو، بەڵام لای خوای گەورە بە حەکیم و دانە ناوی دەبرا. وا نەزانی کەسێ میهنەکەی ئیشەکەی بێڕێز بوو یاخود شتێکی سادە بوو، وا نەزانی لای خوا ڕێزی نییە. بەڵکو ئەو خوای گەورە دەفەرمێ وەلەقەد ئاتەینا لوقمان الحیکمە، ئێمە حیکمەت و داناییمان بەخشی بە لوقمان سەلامی خوای لەسەر بێ، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. لە کاتێکا نەجار بوو، شوان بوو. بۆیە پۆز لێ مەدە، نەڵێ من ئیشەکەم وایە و ئیشەکەم وا مهمە. ئەگەر لە خوا بترسی و متەکەبیر نەبی، گاڵتە بە ئیشی هیچ کەسێک ناکەی، چونکە ئەو ئینسانە دڵی بە ئیشەکەی خۆی خۆشە. گرنگ ئەوەیە بە سەربەرزی ماڵ و منداڵی خۆی دەژێنێ و دەستی لە خەڵپان ناکاتەوە. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. خەڵکێکی زۆرێ گاڵتە بە خەڵکی دەکا کاتێک کە دەبینی ئیشێک دەکا، ئیشەکە بەلای و ئیشێکی ئاساییە، ئیشێکی سادەی گاڵتەی پێ دەکا. خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزە ئەی ئیمانداران، ئەی پیاوانی ئیماندار، ئەی ژنە ئیماندارەکان، هیچ کەسێک لە ئێوە با گاڵتە بە کەسێک نەکا، هیچ پیاوێک گاڵتە بە هیچ پیاوێک نەکا، هیچ ئافرەتێک گاڵتە بە هیچ ئافرەتێ نەکا. جاری وایە ئەو پیاوێک کە تۆ گاڵتەی پێکەی لە تۆ زۆر بەڕێزترە لای خوا، ئەو ئافرەتێک کە تۆ گاڵتەی پێکەی لای خوا لە تۆ زۆر بەڕێزترە. کەواتە ئاگادار بە. خۆشەویستان، خاڵی دووەم گاڵتە بە کەسێک مەکەن کە لە ماڵەوە کێشە و مشکلەی هەیە. خێزانی بە قسەی ناکە،
منداڵی بە قسەی ناکە، گاڵتەی پێ مەکە، پۆز لێ مەدە، سپاسی خوا بکە، سەژدەی شکر بۆ خوا بەرە کە تۆش هەمان کێشە لە ماڵتان نییە، و نەزانی قارەمانی جوامێری خۆتە کێشە لە ماڵتان نییە، ئەوە فەزڵی خوایە بەسەرتەوە. خوای گەوێری ویستی لێ بێ ژنەکەت بووە کاتە بەڵای لەگەڵ مناڵەکانە، و نەزانی بەهۆی شەهامەت و باڵای خۆتەوەیە کە تۆ لە ماڵەوە کەس ناتوانێت کێشە بدروستکە، ئەو فەزڵی خوایە بەسەرتەوە. بۆیە دەبێت زۆر ئاگادار بی لە ماڵەوە گە کەسێکت بینی کێشەی هەیە لە ماڵەوە سپاسی خوا بکە، پۆز لێ مەدە، لەوانەیە ڕۆژێک سەرەی تۆش بێت، ئەمڕۆ یا بەیانی سەرەی تۆ بێت. نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم، بەڵام خێزانەکەی ئیمانی پێ نەهێنا، کوڕەکەی ئیمانی پێ نەهێنا. لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، خێزانەکەی ئیمانی پێ نەهێنا. ئیبراهیم عەلەیهی السەڵاتو وەسەلام باوکی ئیمانی پێ نەهێنا، لە ماڵەوە کێشەی هەبوو. بۆیە سپاسی خوا بکە لە ماڵەکە تا کێشە نییە. کاتێککە کێشەت نییە لە ماڵەوە سپاسی خوا بکە، نەک بچی شانازی بە خۆتەوە بکەی، شانازی بە خێزانتەوە بکەی، شانازی بە ماڵ و منداڵتەوە بکەی. لە جیاتی ئەوەی گاڵتە بە خەڵکی دەکەی سپاسی خوا بکە، لە جیاتی ئەوەی گاڵتە بە خەڵکی دەکەی سەژدەی شکر بە خوا بەرە. دووری مەگرە ڕۆژێک سەری تۆش بێت بێتە ماڵەکەی تۆ هەمان ئاژاوە کێشە خراپتریش. سپاسی خوا بکە و پۆز لێ مەدە بەسەر خەڵکیە. خاڵێت لەو خاڵانە ئەمانە هەمووی بەڕاستی لە تەکەبورەوە دەرەچێت، ئەم تاوانانە هەمووی لە تەکەبور و لووتبەرزیەوە دەرەچێت. ئەینا ئینسانی ئیمانداری ڕاستەقینە گاڵتە بە خەڵکی ناکە، هەر ئیشێ بکە. ئیمانداری ڕاستەقینە گاڵتە بە هیچ کەسێک ناکە لە ماڵەوە کێشەی هەبێت. بەڵام ئینسانی ئیمان زەعیف و متەکەبیر ئەم سیفەتە خراپانی تایە. یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە ئاگاداری بین، هەر کەسێک لای خزم و کەسوکاری ڕێزی نەبوو، کەسوکاری ڕێزی لێ نەگرت، معنای وان نییە ئەوە ناگەینی ئەو ئینسانە خراپە. جاری وایە کەسوکارت ڕێز لێ ناگرێ، بەڵام لای خوا زۆر بەڕێزی. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموویان کەسوکاریان، کەسە نزیکەکانیان بە هەموو جۆرە دژایەتیانە کردن. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ باوکی پێی دەوت ڕەجم دەکەم، بەردباران دەکەم. ئەوە بەڵگەی لەسەر ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر کەسێک خراپ بوو؟ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەموویان لەناو قەومەکانی خۆیانە، خزمەکانی خۆیان، نزیکەکانی خۆیان ئازاریانەدان، ئەیان کوشتن، شەهیدیان نەکردن، پێیان دەوتن شار بەدەرتان نەکەین، ڕەجمتان نەکەین. ئەبێ وا بکەن، ئەگە بە قسەمان نەکردن دەرتان نەکەین، لە وڵاتی و شاری خۆتان دەرتان نەکەین. بۆیە هەر کەسێک لەناو خزم و کەسوکاریان ڕێزی نەبوو، مەرج نییە ئەو کەسە لای خوا ڕێزی نەبێت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئینسانی وایە لەناو ئێوەدا ئەگە داوای فلسێکتان لێ بکە، یەک فلس نایدەنێ، داوای یەک دەرهەمتان لێ بکە نایدەنێ، داوای یەک دینارتان لێ بکە نایدەنێ، بەڵام داوای بەهەشت لە خوا بکە، خوا یەکسەر بەهەشتی پێبەخشی. ئەوەندە لای خوا بەڕێزە، ئەوەندە لای خوا بەڕێزە. ئێوە بێتە ماڵەکەتان پاڵی پێوەن دەرگای لەسەر داخەن، هیچ ڕێزێکی لای ئێوە نییە، بەڵام وەڵڵی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، دوعا لە هەر کەسێکتان بکە، یەکسەر خوای گەورە تۆڵەی لێ کاتەوە ئیمرێنێت. بڵێ خوایە فڵان کەسم بۆ بمرێنە، یەکسەر قسەکە لە دەمی دەچوو فڵان کەس مردۆ تاو. ئەوەندە لای خوا بەڕێزە، بەڵام ناو خەڵکە ڕێزی نییە. بۆیە ئاگادار بە، لەوانەیە تۆ دژایەتی کەسێ بکەی بەلاتەوە بەڕێز نەبێ، بەڵام دوعات لێ بکە، خوای گەورە تۆڵە و ڕسوات لێ ئەکات، تۆڵەت لێ ئەکات بە هەموو جۆرێک. بۆیە گاڵتە بە هیچ کەسێک مەکە. هەر کەسێکی ناو قەومەکەی خۆیان بەڕێز نەبوو، مەرج نییە ڕێزی نەبێ لای خۆش. جاروای ڕێزیە لای خوا، جاروای ڕێزی نییە. بۆیە ئاگاداری خۆت. خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بەداخەوە کاتێک کە لای ئێمەدا زەمی کەسێک دەکرێ، بە خراپە باسی کەسێک دەکرێ، زۆر جار بەبی ئەوەی هیچ شارەزایەکمان هەبێ یەکسەر دەڵێن ئەشهەدو بیلا وایە، ئەشهەدو بیلا وایە، بەخوا ڕاستەکەی، قسەکە تەواوە. هەر لە خۆت و مەڵێ قسەکە تەواوە، مەرج نییە و قسەی ڕاست بێ. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ پێیان دەوترا شێت، شاعیر، ساحیر، کافر، درۆزن، بوختیان چی؟ بەڵام قسەکان ڕاست بوو، هەمووی درۆ بوو.
دەیهات تۆمەتی ناشرینە ئەداوە پاڵ پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێت. بۆیە هەر کەسێک زەمی کەسێکی کرد تۆ یەکسەر شایەتی بۆ مەدە، لەوانەیە وانە بێت. جارۆیە ئەو کەسە ڕقی لە کەسێکە لە حقد و حەسادەتەوە، ڕقی لێتی دەیەوێت ناشرینی کا لای خەڵک، بەڵام ئەو کەسێک کە دەیەوێت کەسێ ناشرین کە، ئەو کەسە زۆر مەزنە بەلایەوە، زۆر گەورەی دەیەوێت ناشرینی کا و بیشکێنێتەوە. ئەگەر هیچ ڕێزێکی نەبوایە لای بەلایەوە کەسێکی گەورە و مەزن نەبوایە نەیشکانەوە، بەڵام کاتێ هەوڵی شکاندنەوەی ئەدا دیارە ئەو کەسە بەلایەوە زۆر گەورەی، ناو خەڵکە زۆر گەورەی، بۆیە دەوێت ناشرینی کە، بەڵام دڵنیا بە موعیز و مذیل خوایە. ئەوەی کە خوا سەربەرزی کا سەربەرز، ئەوەشی خوا زەلیلی کا زەلیل و سەرشۆڕ و ڕسوایە، کەواتە ئاگاداری خۆت بە سەرشۆڕکردنی خەڵکی بەدەستی من و تۆ نییە، بەدەستی خوایە. چکە خوای گەورە موعیزە مذیلە، خەڵکی زەلیلەکە، خەڵکی سەربەرزەکە. گاڵتە بە دەموچاوی خەڵکی مەکەن، ئەمە خاڵێکی زۆر ترسناک. کەسانێک دەبینی گاڵتە بە خەڵکی دەکەن، خۆیان تۆزە جوانن، گاڵتە بە کەسی ناشری نەکەن. گاڵتەکردنی تۆ بە کەسێکی ناشرین، بە کەسێکە دەموچاوی جوان نییە، ڕوخساری جوان نییە، لای خوا جوانت ناکە، دەموچاوی خۆت جوان ناکە، بەڵکو تاوانبار دەبیت. ئەو جوانەی کە تۆ پۆزی پێوە لێ ئەدەی، دڵنیا بە خۆراکی کرم و مارە ناو زەویە، خۆراکی خۆڵ و زەویە. شانازی بە چیوە دەکەی؟ لای خوای گەورە هیچ جوانی قیمەتێکی نییە. لقمانی حەکیم سەلامی خوای لەسەر بێ، کەسێکی ڕەشپێز بوو، بەڵام لای خوا بە حەکیم و دانە ناوی ئەبرا. بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ ڕەشپێز بوو، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسی کردووە. بۆیە ئاگامان لە خۆمان بێت. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود کە یەکێک لە عالمەکانی سەحابە ڕەشپێز بوو، ڕەزای خوای لێبێ. ئیمامی عەتای کوڕی ڕەباح یەکێکە لە ئیمامەکانی تابعین کە سەحابەکان عالمەکانی سەحابە، ئەنو ئیمامی عەتا بۆ سێمە قسە ناکەین، وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود و عەبدوڵڵای کوڕی عەباس کە عالمی گەورەی سەحابەن، هەر کاتی ئیمامی عەتا بووە سایدانوت ئێمە هیچ قسەیەک ناکەین، فتوا نادەین. ڕپیاوی ڕەشپێز بوو، عالمی سەحابە فتوای نادا لە خزمەتی ئەودا. بۆیە کەسێک کە ڕوخساری جوان نەبوو گاڵتەی پێ مەکە، با ڕەشپێز بێ، با ناشرین بێ، جاری وای ئەو ناشرینە یەک دوعات لێ بکە خوای گەورە دەتمرێنێت. ئافرەتان بە تایبەتی لەم مەسەلەدا پۆ زۆر لێدەن، شانازی ئەکەن ئێمە جوانین، ئێمە وای نا فەڵان کەس چەند ناشرینە. بەخوا ئەوەی کە تۆ شانازی پێوەکەی هەمووی دەوەرێ ناوخۆڵدا، هەمووی کۆتایی پێدێت. ئەوەی کە بە کەڵکی تۆ دێتە نا عیبادەت و خواپەرستیە، نەک ئەوەی کە تۆ تەکەببوورت دەبێ خۆت بە گەورە بزانی شانازی بە خۆتەوە بکەی. خاڵەتە لەو خاڵانە هەر کەسێ سجن کرا، بەند کرا، ئەمە هەمووی تاوانە ئێمەدا هەیە، بۆی باسی دەکەم. هەمووان پێوە ئەتلینەوە. هەر کەسێ سجن کرا، بەند کرا، معنای ئەوە نییە ئەو کەسە تاوانبار بێت. قسەیەکی کوردەواری خۆمانەیە کە قسەیەکی زۆر زۆر دوورە لە ڕاستیەوە، بوختیان و درۆیە، ئەڵێ هیچ کەسێ لە خۆڕایی سجن ناکرێت. بەخوا هیچ کەسێ لە خۆڕایی ناکرێتە ژوورەوە. ئەو قسە بێگومان قسە ڕاست نییە. هەیە تاوانبارە، هەیە بێ تاوانە. پێغەمبەری یوسف سەلامی خوا لەسەر بێ بەبێ تاوان سجن نەکرا. بڕۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان بکە، باسی ئەو کەسانت بۆ کاڵێ فڵان و فڵان و فڵان بە هەڵا لە سێدارە دران. دوایەوەی کە لە سێدارەدا کابرای فەقید چەندها کەس لە مێژوودا لە سێدارە دراوە، ئیعدام کراوە، دوای دەرکەوتۆ بێتاوانە. تازە ڕۆشت. خەڵکی تاوانی نییە. دوو نەفەری مجریم و خوانە ناس قورئانیان خواردە فڵان کەس تاوانبارە. کابرا ئاگای لە هیچ نییە، قورئانیان خواردووە بۆی کە فڵان کەس تووشی تاوانەکە بکەن. هەیشە تاوانبارە لە سجنە، بۆی هەر کەسێک چووە ژوورەوە مەرج نییە تاوانبار بێ. هەزارا کەسەی بێ تاوانە سجن کراوە. آخر خەڵکە دەمانێ باسی کەین، ئەگەر کەسێکمان بینی دوای دەوڵەمەندی هەژار کەوت، گاڵتەی پێ مەکە. نەڵێ فڵان کەس بەهۆی نەزانی و نەفامی خۆی وای بەسەرهات. ڕاستەکەی هەیە بەهۆی نەفامی و نەزانی خۆیەوە ئیفلاس دێنێ، بەڵام هەیشە خوای گەورە ئەوەندەی بۆ بڕێتەوە. نەفام نییە، نەزان نییە. ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەوڵەمەند بوو، لەش ساغ بوو، خوای گەورە تاقی کردەوە، ماڵ و سەروەتی هەمووی لێسەندەوە، خۆشەویستی خوا بوو، پیاوێکی زۆر گەورە و مەزن بوو لای خوا، بەڵام ماڵی هەمووی تیاچوو تووشی نەخۆشیەکی کوشندەش بوو. دوای خوای گەورە شیفای دا و دەوڵەمەندی کردەوە. بۆیە هەر کەسێک
ئیفلاسی هێنا یاخود وەزعی خراببوو مەرج نییە ئەو کەسە بەهۆی نەفامی خۆی وای بەسەرات بێ. خوا تاقی دەکاتەوە بە دەوڵەمەنی بە فەقیری بە بوون و بە نەبوون خوا تاقی دەکاتەوە. ئەمە پەیوەندی بۆ نێت تۆ کەسێکی زۆر عاقڵ و جوامێر و تێگەشتووی بۆیە هەر ماڵەکەت ماوە ئەو ماڵەت لەوانەیە خوا ڕۆژێک لێت بسێنێ بەهۆی ئەوە کە تۆ ئەوەندە لە خۆت ڕازیت. بۆیە گاڵتە بە کەسێک مەکە کە فەقیر بووە، نەخۆشە، کەم ئەندامە، کەم عەقڵە، لەوانەیە خوای گەورە هەمان نەخۆشی تووشی تۆش بکە. تۆ بێ بڵێ الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلني على كثير ممن خلقت تفضيلا. ئەبێ سوپاسی خوا بکەی کە الحمد لله منیش فڵان دەرد و نەخۆشیم نییە، نەک بڵێ من کەسێکی وهام لەش ساغم. هیچ کەسی حەزی بە نەقسانی خۆی ناکە، هیچ کەسی حەز ناکە نەقسانی لە لاشەیە هەبێ، بەڵام خوای گەورە دیاری کردووە. هیچ کەسێک حەز ناکە نەخۆش بێ، بەڵام کە نەخۆشیش دەکەوی ئەبێ سوپاسی خوا بکەیت. تۆش سوپاسی خوا بکە کە نەخۆش نیت. ماڵێ من کەسێک لەش ساغم قەت نەخۆش ناکەم، نەخۆشیش نەکەی بەخوا بێ هەر بمریت. ئەو لاشەیەشت نەخۆش نەکەوێت بەخوا ئەبێ لە خۆڵا بڕزێ، کەواتە لوتی خۆت بەرز مەکەرە خوا لوتت دەشکێنێ. لە کۆتاییدا دەڵێن خۆشەویستان ئەم خاڵانە کە باسمان کرد هەمووی دەرد و نەخۆشی کوشندەی کۆمەڵگایە. با ئاگامان لە خۆمان بێت، تەقوای خوا بکەین، لە خوا بترسین، با ئاگامان لە خۆمان بێت، تەکەبورمان نەبێ و خەڵکی بەکەم نەزانێت، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەسە بۆ خراپی و شەڕی و بێخێری ئینسان کاتێکە براکەی خۆی بەکەم سیر بکات. ئەگە تۆ تەماشای خەڵکیت کرد بە بێڕێز ئەوە بەسە بۆ خراپی تۆ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي خويا جان أو كساني كشو مشكلة بيان حلقي بيان آسان كي خويا جان دعوات لي أكيد أبارينا وهركس الظلم لم لتأكد تعدى لم لتك يا ربي خويا بجوري خود لنا يبرا يا ربي خويا أمي لتسرخا دجمناني أمي لتخويا سكر سوادني قيامتك. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.